ئەتوانی بە دوعاکردن ئەو کەسە ئەتەوێ بەدەستی بهێنیان ئەوە تا قسمە دیاری کراوە و ناگۆڕدرێ. نا دعاء کاریگەری هەیە. پێغەمبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ شتێک قەدەر ناگەڕێنێتەوە دوعا نەبێت. کەواتە دوعا کاریگەری خۆی هەیە لەسەر قەدەری تۆ، بەڵام ئەگەر باشە بڵێ ئەگەر باشە خوایە داوا لێکن بڵێ بە هاوسەری، بەڵام ئەوەش نەکەن باشە. تا بڵێ مامۆستاگیانە تا بڵێ باشە بە ئەخلاق بەدین ئیتر لەبەر دینەکەی با بڵێن زۆر متەدەینی بە مام بڵێ. نەسیحەتێکی جەناب و بینەرانەکەم بڵێ خوایە هەر کەسێ باشە ئەو کەسە بکە بە هاوسەرم. تۆ جاری وا هەیە کەسێ دەستنیشان ئەەکەی ئەڵەی فڵانە کەس باشە، لە ڕوخسار و سیمایە جوانە، باشە وەکو قسە زانە، وەکو دەوڵەمەنە، باشە وەکو کەسایەتیش لە ناو خەڵکا کەسایەتی بەهێزە. بەڵام ناوەخنی ئەم کەسە موهیمە، هەڵسوکەوتی ئەم کەسە موهیمە، دوو ڕۆژتر لەگەڵ تۆیە. کێ ناڵێ ئەوەی تۆ بە باشی ئەزانی دوو ڕۆژت دڵپیز نییە؟ کێ ناڵێ بۆنی ناخۆش نییە؟ کێ ناڵێ قسە ڕق نییە؟ کێ ناڵێ دوو ڕۆژتر بە چاوی دوژمنەوە سەیری دایک و باوک و برا خوشکەکانت ناکات؟ ئەوە العلم عند الله. بۆیە دایمەن ئەو دوعایە بکە، بڵێ خوایە هەر کەسێ باشە، هەر کەسێ باشە ئەوە بکەی بە هاوسەری ژیانم، ئەوە بکەی بە خێزانم، نەک ئەوەی ئەن تحبوا شيئا وهو شر لكم. جاری وا هەیە پڕ بەدڵ حەزەکەی شتێک ببێ بە قسمەتت، بەڵام خوا فەرمێ ئەگەر ببێ بە قسمەتت وهو شر لكم، ئەبێتە شەڕ و بەڵا بۆتان. ئەها ئەو کچانی کەوا بە خۆشەویستی زۆرێک بە خۆشەویستی زەواجیان کرد، ئەو کوڕانی کە بە خۆشەویستی زەواجیان کرد، بەڵام ئێستا نیمچە جەهەنمێک لەناو نیمچە جەهەنمێکا ژیان ئەبەنە سەر. سەیری کرد کوڕەوا نەبوو، سەیری کرد کچەوا نەبوو، یعنی ئەم بەڕاستی ژیانێکی زۆر خۆشی بنیاد نابوو، کار ئەکتەرێکی زۆر جوان بوو لە دنیاە، لە جامیعە لەگەڵ یا بوو، ئەیوت ئەگەر ئەمە هی من بێت ئیتر تەواو من هیچ ترم ناوێت. زۆر جا لە دوعای ئەڵی خوایە بەس ئەمەم بۆ ببێ ئیتر هیچ ترم ناوێت. ئێستا ئەڵی خوایە بەس ئەمەم لە کۆڵەوە بێ ئیتر هیچ ترم ناوێت. تەمەنا ئەەکەم ئەو قسانە یعنی لە دڵ هاتووە هیچێ بۆ دڵی هەمووتان و ئیسادەکان